ڕاستیەکەی کە سەرەتا بەشدار بووم ئەم توانی 2 لاپەڕەی قورئان بە 3 سەعات لەبەر بکەم، بەڵام ئێستا ئەتوانم 1 لاپەڕەی قورئان بە نزیکەی بە 20 دقە لەبەر بکەم. بڕوا بکە ئەو کەسانی کە بەشدار ئەبن مەسقالە زەڕێکی زەرر ناکەن. بۆیە من بەشداریم کرد، زەررم تیایە نەکرد. بڕوا بکە ئێوەش بەشدار بن، زەرر ناکەن تێیدا. من بەشداربووی چالاکبوونەوەی مێشک و یادگەی VIPم نزیکەی مانگێکە بەشداریم کردووە. سەرەتا بە فەزلی خودا و دوێمینیش بە فەزلی ئێوە تەرکیزم 2 ئەوەندە بۆ 3 ئەوەندە زیادی کردووە. ڕاستیەکەی کە سەرەتا بەشدار بووم ئەم توانی 2 لاپەڕەی قورئان بە 3 سەعات لەبەر بکەم، بەڵام ئێستا ئەتوانم 1 لاپەڕەی قورئان بە نزیکەی بە 20 دقە لەبەر بکەم. و داواکاریشم لەو خوشک و برایانەی کە ئەیانەوێ بەشدار بن، یان چۆن ئەڵێ بەشک و گومانە لێی ئەڵێ بەشدار بم یانە. بڕوا بکە ئەو کەسانی کە بەشدار ئەبن مەسقالە زەڕێکی زەرر ناکەن. یانی تۆ هەر هیچ نەبێ 3 ئەوەندە تەرکیزی زیادەوێت. جا چ جای ئەوەی تەمرینەکان بە جوانترین شێوە بیکەیت. بڕوا بکە ئەو کەسانەی کە تەمرینەکان بە باشترین شێوە بە جوانترین شێوە ئەەکەن هەر هیچ نەبێت تەرکیزت 6 بۆ 7 بۆ 8 هێندە زیادە بێتن. بۆیە من بەشداریم کرد، زەررم تیایە نەکرد. بڕوا بکە ئێوەش بەشدار بن، زەرر ناکەن تێیدا.